سڵاوتان لێبێ ئەزیزان و خۆشەویستان، هیوادارم هەمیشە باش و تەندروست و سەلامەت بن. ئێردا من ئەمڕۆ لەم پارچە ڤیدیۆیەدا کە لەوانەیە کەمێک کات بخایەنێ ئەوتان بۆ ڕوونەکەمەوە کە چۆن بتوانن خۆتان بەبێ ئەوەی پەنابن بۆ هیچ نووسینگە و لایەنێک کە لە بەرامبەر پڕێک پارەدان ئیشتان بۆ ئەنجام بدا، خۆتان لە ڕێگەی مۆبایلەوە کاتی چاوپێکەوتن بۆ بایۆمەتری یاخود پەنجەمۆری کۆنسوڵخانەی کەنەدا لە هەولێر دیاری بکەن. و سوپاسان دەکەم ئەگەر سەبسکرایبی کەناڵەکەم بکەن لە یوتیوب تا ئەگەر زانیاریکی هاوشێوەم بڵاو کردەوە ئاگادار بن. پێشەکەی ئەم ڤیدیۆیە بۆ ئەوانەیە کە تەقدیمی ڤیزایان کردووە بە مەبەستی خوێندن یان بە مەبەستی ئیش یان بە هەر مەبەستێک بێت تەقدیمی ڤیزایان کردو و ئەپلیکیشنەکەیان پڕ کردوتەوە. یەکەم قۆناغ ئەبێ پێشەکی تۆ ئیمێڵێکت هەبێ بۆ ئەوی بتوانیت لە سایتی VFS Global وەک ئەکاونتێک بەکاری بێنی بۆ تەقدیمکردن یاخود بۆ دیاریکردنی کاتی چاوپێکەوتنەکەت. یەکەم هەنگاو ئەچینە سەر گوگڵ. هەردا من بە مۆبایل ئەنجامم داوە کارەکان لەبەرەوەی زۆربەی زۆرمان لە ئێستاە بەکەمی لاپتۆپ بەکارێنین، زیاتر مۆبایل بەکارێنین. هەردا خۆی کە ئەنووسی VFS Global ڕاستەوخۆ خۆی عێراق پێ پیشانەدا. لێرەدا ئێمە عێراق هەڵەبژێرین، کلیک لە عێراق دەکەین، ئەم پەڕێمان بۆ دێتە پێش. لێرە ئەپلای فۆر ڤیزا ئەمەیان ناکەین، بوک ئەن ئەپۆینتمنت واتە چاوپێکەوتنێک دیاری بکەیت. بوک ناو ئەکەین، ئەم پەڕەیە دێتە پێش. لێرەدا ئێمە لە ڕێی ئۆنلاینەوە ئەمانەوێت کاتەکە دیاری بکەین، ڤیو مۆر ئەکەین، پاشان کلیک هیە. ئەم لاپەڕێمان بۆ دەکرێتەوە کە لێرەدا ئەبێ ئەکاونتێکت هەبێ یاخود ئەگەر نەبێ ئەکاونتێک دروست بکەیت. نیو یوزەر ئەکەین بۆوانی کە ئەکاونتیان نییە و یەکەم جاریانە. لێرەدا ئێمە ئەکاونتێک دروست ئەکەین. من ئەم ئیمێڵ و ئەمانی کە بەکارێنم تایبەتە ماسی. ئەمە لێرە کۆدی عێراق 964 بەڵام 2 لە پێشەوە. ژمارە مۆبایلێک کە خۆت بەکاری بێنی. یاخۆت بەردەست بێت. پاسوەردێک دروست ئەکەی. بەڵام پاسوەردەکە ئەوەی کە گرنگە لێرەدا ئەڵێ پاسوەردەکە نابێت سێپیتی یەکەمی هەمان ئەوە بێ کە لە ناوەکەیان بەکار هاتووە و دەبێ ماکزیمەمی زۆرترین پیتکەتیای بەکار بێ 15 دانە بێ، 15 کاراکتەر، و کەمترینی 8 دانە بێ. دانێکیشان ئەبێ کەپیتەڵ بێ، بەلای کەمەوە دانێکیشیان سمۆڵ بێ و نەمبەرێک یاخود بڵین ژمارەیەک یان یەکێک لەم هێمایانی تیا بێ بۆ ئەوەی کە پاسوەردێکی بەهێز هەڵبژێری. لێرە ئێمە قۆناغەمان ماڵێ هەمان شت نییە. دووبارە بینووسینەوە. ئێستا هەمان شتە. پاشان کە ئێمە پاسوەرد و ناو و ئیمێڵەکەمان نووسی و ژمارەکەشمان داخڵ کرد، لێرەدا سەحێک لە ئەمە ئەدەین کاڵێ من بە مەرجەکان ڕازیم و ئەمە ئەنووسیتەوە هاوشێوەی خۆی، کەپیتەڵ بێ بە کەپیتەڵ، سمۆڵ بێ بە سمۆڵ. لێرەدا سەبمیت ئەکەین. ئۆکەی. دوای ئەوەی کە سەبمیتمان کرد لێرە ئەم پەیجەمان بۆ ئەکرێتەوە، ئەڵێ ئەو ئەکاونتی کە ئێستا دروستت کرد ئەتوانی لۆگین بی، ئیمێڵەکە ئەنووسیتەوە، پاسوەردەکەش ئەنووسیتەوە، ئەم کۆدەوە خۆی ئەنووسیتەوە، I
کنتینیوەکەی بەڵام ناکرێتەوە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئەم سایتە داوات لێ ئەکا بیسەلمێنیکە و ئیمەیلی خۆتە کاتێک فۆرگەت پاسوۆردەکەی کۆدێکی خۆیانت بۆنێرێ پاسوۆردێکی خۆیانت بۆنێرێ لەڕێ ئیمێڵەکەی خۆتەوە. ئێستا ئێمە لێرە ئەم کۆدە ئەنووسینەوە دووبارە کە ئیمێڵەکەمان داوڵ کردووە بۆی کە دووبارە پاسوۆردێکمان بۆ دابنێتەوە ئۆتۆماتیکی. ئەم کۆدە ئەنووسین و سەبمیتەکەین. کە سەبمیتەکەی ئیمێڵێک ڕاستەوخۆ دێ بۆ ئیمێڵی سەرەکی تۆ کە من پێشتر تاقیم کردەوە بۆم هات. لێرە چیەکەی؟ ئەکتیڤیت ئەکاونتەکەی. کە ئەکتیڤ کرا ئەم پاسوۆردە ئەنووسیتەوە یاخود ئەگەر ئەم لینکە بکەی کە لێرە هاتووە ئەتوانی لێرە پاسوۆردەکەت دووبارە بگۆڕی. دوایەوەی کە ئەو لینکی ئەکتیڤیتەیمان کردەوە پاسوۆردەکە ئیژەکە ئەوەی خۆمان و ئەگەر لینکەکەی تریش بکەینەوە ئەتوانی پاسوۆردەکە بگۆڕی. لێرەیە ئەم لاپەڕێمان بۆ کرێتەوە ئێسامە ئەکاونتی خۆمانە ئەتوانی لێرە تەقدیم بکەی بۆ نەک تەقدیمکردن ئەتوانی لێرە چاوپێکەوتنەکە دیاری بکەی کە لە چ کاتێکە ئەنجامی بدەی. سکێجوڵ ئەپۆینتمنت ئەکەی لێرەیە ئۆتۆماتیکی خۆی کەنەدا ڤیزا ئەپلیکیشن سنتەر ئەربیل هەولێرت بۆ دیاریەکە. لێرە ئەمەیان ئەڵێ چەند کەس کە تەقدیم ئەکا یەک نەفەر یان دوو نەفەر ئەپلیکانتەکانەوانی کە تەقدیمەکەن یەک نەفەر لێرە ئێمە هەڵەبژێرین ئیتر بەپێی کەسەکە. بایۆمەتریەکە هەر بایۆمەتری وە خۆی هەڵەبژێرین هەروەشی تایە. ئاینۆڵج ئەمە ئەکەی بە مەرجەکان ڕازین کنتینیو ئەکەی. لێرەیە ئەمەمان بۆ کرێتەوە ئەڵێ تۆ تا ئێستا هیچ ئەپلیکیشنێک هیچ چاوپێکەوتنێکە دیاری نەکردووە ئاد ئەپلیکانت ئەکەی کەسی ئەوەتە کاتێک دیاریەکی یاخود ئەکاونتێک بۆ خۆت دائەنی هەر لەناو ئەم وێبسایتەیە. لێرە تاریخ ئەنووسی یەکەم جار ساڵ دوای ئەوە مانگ دوای ئەوە ڕۆژی لەدایک بوون. ئەمە ناوەکە ئیمێل هەمان شتە ڕقم تەلەفۆنیش هەمان شتە. سەبمیت ئەکەین. کە سەبمیت ئەکەی ئێستا تۆ بەم ناوەی خۆتەوە بەم ناو ئیمێڵ و بەم بەرواری لەدایک بوونەوە کە ئەبێ بەروارێکی ڕاست و دروست و ناوێکی ڕاست و دروست بێ کە تۆ بەکارێنی هەمان شتیش بێ تێبینێکی گرنگ ئەبێ ئەو ئیمێڵی کە بەکارێنی باشتر وایە هەمان شت بێ کە ڤیزەکەت پێ تەقدیم کردووە و ئەمانە بێ ئەم زانیاریانە هەمووی دروست بن. لێرە ئێمە فایلێکمان بە خۆمان کردەوە لە ناو وێبسایتەکەیە. ئەم دوگمەیە ئەکەین send one time password OTP. ئەمە ئەکەی ڕاستەوخۆ ئەڕوا بۆ ئیمێڵەکەت ئەڵێ ئەو کۆدەی کە هاتووە بۆ ئیمێڵەکەت لێرەیە پەیستی بکە. ئەمە تا لێرە بینی یەکە سەر هاتووە کۆدەکە چانە 896 سەلێکتی ئەکەی کۆپی ئەکەی دی لێرە پەیستی ئەکەی. لێرە please verify this one time password OTP and continue. ئەمە ئەکەین. ئەوەی تریشان ئەگەر ئەو پاسوۆردت بۆ ئەو کۆدت بۆ نەهاتبوو دووبارێکی تو. لێرە ئێمە کە ڤێریفایمان کرد ئەمە تاریخەکەت بۆ پیشانەدا بە پێی مانگەکە. ئەمە مانگی 7 بوو ئەمە مانگی 8. لێرەیە سوورەکان خانە سوورەکان واتە ڕۆژانی پشوو کە کارکردن تیان نییە و سپیەکان واتە ناتوانانی موعیدی تیا دابنی هیچ کاتێک بەردەست نییە بۆ موعید. پەمەیش ئەگەر تۆ ئێستا کاتێک دیاریکی ئەبێ بە پەمەیی سەوزەکانیش ئاسایی ئەو کاتانن کە بەردەستن بۆ دیاریکردنی چاوپێکەوتنەکەت. لێرە ئێمە لە مانگی 7 چوارشەممە 28 مانگ دیاریەکەین. بینی پەمەیی بوو
لێرە ئەمەت پێ پیشانەدا کاتی دەوامیان چۆنە لە ساعت 9 تا ساعت 1:30 چارەک تۆ ئەتوانی کاتەکە دیاری بکەین بۆ نمونە ئێمە 9:45 بۆ ساعت 10 دیاریەکەین یاخود 10 بۆ 2:04 دیاریەکەین لێرە ئەڵێ لە ساعت 10 ئەبێ بۆ 2:04 تۆ پەنجەمۆرەکەت ئەەکەی لەو نووسنگەی کە لە هەولێر هەیەە ئەمە کاتەکەمان دیاری کرد ئەڵێن ئێمە لە ساعت 10 لەوێ ئەبین و پەنجەمۆرەکەمان ئەنجامەدەین لە کەیە لە 28 مانگی 7 کۆنفێرمەکەی ئۆکەی لێرە ئەڵێ ئەم ژمارەی کە لێرەیە هەیە ئەم ژمارەیە زۆر گرنگە ئەبێ بە ڕێفرەنس نەمبەری تۆ ئەڵێ تۆ تەواو ڕازی بۆی کە ئەم شتانە ئەم سێرفسانە لەلایەن VFS Global پێشکەش کراوە ئەڵێن بەڵێ یەس لای ئەوە کلۆز ئەکەین ئەوەی کە ئێمە کاتەکەمان دیاری کرد ئەم ئیمێڵەمان بۆ دێ سێ اختیاری داوە پێمان ئەڵێ confirm appointment reschedule appointment and cancel appointment واتە ئەگەر confirm بکەی تۆ دڵنیانەکەیتەوە کە چی بۆ چاوپێکەوتنەکە ئەگەر reschedule بکەی کاتەکەی ئەگۆڕی و ئەگەر cancel بکەیتەوە ناچی بۆ چاوپێکەوتنەکە دواتر توانی هەر ناچی یاخۆت کاتێکتر دیاری بکەیت لێرە ئێمە ئەم کۆدە کۆپی ئەەکەین کە پێمانەڵێ تۆ خاوەنی ئەم ڕێفرەنس نەمبەرەی و 28/7/2021 ساعات 10:00 واتە ساعت 10 لە گوڵان ستریت ستێر تاوەری ستێر نهۆمی ئەرزی لە هەولێر چاوپێکەوتنت هەیە من لێرە کۆنفێرمەکەین ئەڵێن بەڵێ دڵنیان کە ئەچین بۆ چاوپێکەوتنەکە لێرەدا yes and no ئەداتێ چی ئەەکەین ئێمە yes ئەەکەین ئەمە ئێستا بە تەواوەتی ئەپدەیت بووە سەبەتەوەتی ئێمە دڵنیامان کردنەوە کە ئەچین بۆ چاوپێکەوتنەکە و ئەگەر بتەوێ کانسڵ بکەیتەوە توانین لە دواتی شار کانسڵ بکەیتەوە حتمما لێرەدا دووبارە داخڵە بیتەوە بۆ ئەکاونتەکەت ئیمێل لەگەڵ پاسوۆرد دەنووسی جا ئەم کۆدەوە خۆی دابڵ ئەەکەیت ئەمە ئەو ئەکاونتە بوو کە دروستمان کرد لێرە ئێمە چیمان هەیە ئێرە زۆر گرنگە کە ئەم هەنگاوە جێبەجێ بکەین ئیمەیل ئەپۆینتمنت لێتەر ئێستا ئێمە دڵنیان بووینەوە کە چین بۆ چاوپێکەوتنەکە پاشان دێین ئەو ڕیفرەنس نەمبەرێک کە هەمانە کۆپیمان کرد و پەیسی ئەەکەین لێرە سێرچ ئەەکەی سێرچدا ئەگری لێرە ئەمە پێ دەڵێ تۆ لەم کاتەیە ئەم ئەکاونتت دروستکردن و ئەچی بۆ چاوپێکەوتنەکە چی ئەەکەین ئەم ئەپۆینتمنت لێتەرە زۆر گرنگە چونکە ئەبێت تۆ چاپی بکەی کە بە PDF ئەمە ئێستا داونلۆدمان کرد کلیکی لێەکەی یاخود بینێری بە ئیمێل بۆ ئیمێلەکەت لێرە هەر کلیکی لێ بکە ڕاستەوخۆ دێتە بەشی داونلۆدەوە بەڵام لێرە ئەم فایلە بۆ ئەم مۆبایلە نابێت لە بەروی ئەم بە مۆبایل کردومانە ئیمێل لەگەینێرین ئەچین ئیمێلەکەمانەکەینەوە گەر ببینی لێرە هاتووە PDFەکە داونلۆدی ئەەکەیت ئەمە پێ پیشانەدا ئەڵێ تۆ پێویستە کە ئەم لاپەڕەی لەگەڵ خۆتا ببەی بۆی کە بیسەلمێنی ئەمە کاتی چاوپێکەوتنی تۆیە بارکۆد و کۆدەکەی خۆتی لەسرە ناونیشانی هەمووی لەسرە کۆمەڵی معلومات و زانیاریشی لەسرە ئەمەش ماپەکەیەتی ئەمە هەنگاوەکانی چۆنێتی دیاریکردنی کاتی چاوپێکەوتن ئەبێ ئەم لاپەڕەیە چاپ بکەی پرنتی بکەی لەگەڵ خۆتا بیبەی بۆ بینای کۆنسوڵخانە پاشان ئەگەرمانە کانسڵی بکەینەوە دێنەوە سەر ئیمێڵەکە ئەو ئیمێڵی
پێشترەکەینەوە cancel appointment ئەکەی ئەگەر بمانەوێت نەچین حاڵەتێک شتێکمان بۆ دروست بێت لێرەدا ئەمە دووبارە نووسینەوە دینە بەشی ئێرە cancel appointment بۆ ئەو ژمارەی خۆت ئەگەڕی ئەو ریفرەنس نەمبەرە سێرچ ئەەکەی لێرە چی ئەەکەی ئەمەت پێ پیشاندا کە ئەمە تۆ ئەم کاتە ئەمە دروست کردووە و کاتە دیاری کردووە بۆ چاوپێکەوتن چی ئەەکەی cancel appointment ئەەکەی ئۆکەی Your appointment has been successfully cancelled ئەڵێ چاوپێکەوتنەکەت کانسڵ کرایەوە یاخود ڕەت کرایەوە کلۆز ئەەکەی و تەواو ئیترەمە هەنگاوەکانی چۆنێتی دیاریکردنی کاتی چاوپێکەوتن بوو کە بەداخەوە هەنێ نووسینگە بە پارەیەک ئەیکەن سەرەڕای ئەوەی تۆ کۆمەڵی پارە سەرفەکەی بۆ ڤیزەی کەنەدا لە هەنێ حاڵەتی زۆریشە کە ڕەفزت بۆ دێتەوە بەڵام سەرباری ئەوانش کۆمەڵی نووسینگە بەداخەوە داوای پارەیەک لێ ئەەکەن بۆی کە ئەم چاوپێکەوتنت بۆ دیاریکەن هیوادارم سوودی هەبوو بێ بۆتان و ئەو بڕە پارەیە نەدەن خۆتان بچن بۆ چاوپێکەوتنەکە و لەڕێی ئەم کاتێکە خۆتان دیاریتان کردووە سوپاس بۆ سەبسکرایبی چەناڵەکەمان